السلام عليكم ورحمة الله وبركاته. لا كورس يمزارة دينا سر SQL تيا SQL بريتيا لا زمانشي كويري لانجويجي زمانشي كويري كستانداردا بكاردي بو manipulation و create و select. manipulation يعني ياري بيكردن و دسكاري كردن و گۆڕین و دروستکردن و پیشاندان داتا باشە ئەتا زمانێکە کوێری لانگویجە بەکاردێ بۆ دروستکردن و ڕێژکردنەوە و زیادکردن و گۆڕینی داتابیس تەیبڵ داتا. ئێمە سێ جۆر داتامان هەیە. پێش بچینە سەر خودی داتابیس با باسی داتا بکەین. ئێمە جیاوازی هەرسێک جۆرەکان بکەین. ئۆکی ئێمە لێرانە داتایەکمان هەیە بە ناوی ئەی. ئۆکی ئەم ئەیارە نووسم بۆ نمونە لێتەر نەیم. باشە لێتەر نەیمەکە ئێشکەم هەیە. ئۆکەی دەناو سیڵک. باشە بەس نازانم ئەم ئەیەت چییە، بەڵام سەڵێکت کراوە. ئێشکەم هەیە لە شوێنێک لە فەراغاییەک بۆ نمونەمە ئەینە، بەڵام نازانم ئەم ئەیانە چینە. ئۆکی ئەمە سێ جۆر ڤالیومان هەیە، نرخمان هەیە. باشە ڤالیو یەکێک لەو جۆرانە پێگوترێ داتا. ئەمیان کە سەڵێکت کراوە و هەروەها جۆرەکە کلاسیفیکیشن کراوە، کلاسیفیکیشن ئۆر ریگرێشن کراوە، دەستنیشان کراوە. یعنی ئەم ئەیە زانین ئەمە لێتەری پیتی یەکەمی ئێنە، پیتی یەکەمی نەیمیە. ئەی واتە بۆ نمونە ئەحمەد، بی بیلال، سی سەروان، کەی کاروان. فۆر ئێگزامپڵ پیتەکان ئەمە پێگوترێ داتا. لە ئەم نرخەی کە دەناو ئەم خانەدا پێگوترێ داتا. ئەم ڤالیوە کە هەیە ئەم نرخە داتایە. جۆرە نرخێشکەمان هەیە، ڤالیوێشکەمان هەیە تەنها لە ناو سیڵێکە، بەڵام دەستنیشان نەکراوە ئەمە چییە. فۆرمێکمان بۆ هاتووە کۆمەڵە داتایەکە، بەڵام نازانین ئەم فۆرمەی چی. ئەمە پێگوترێ ئینفۆرمەیشن. یعنی داتایە کە کلاسیفەی نەکرایە، کلاسیفیکیشن نەکرایە، ناشزانین ئەم داتایە چییە. ئەمە پێگوترێ ئینفۆرمێت. داتایەکمان هەیە کە داتایەکی سەرەتاییە. ئۆکی نا سەڵێکت کراوە و نا کلاسیفای کراوە. ناوی جۆری داتاکەی نەنووسراوە. داتایە ناوە، پیتە، ئەم پیتە ئی ناویە، ئەم پیتە ئی ڕیزبەندیە، ئەم پیتە ئی شوێنە، ئەم پیتە ئی کلاسیە، ئی چییە. دەست نیشان نەکراوە. بۆ من وەکو ئەمە یان وەکو ئەمە پێگوترێ نۆڵێج. نۆڵێج جۆرە داتایەکە داتایەکی هەڕەمەچیە، نرخەکەی هەیە بەڵام دەستنیشان نەکراوە و هەروەها ناوی کلاسەکەش دەستنیشان نەکراوە. ئەمە سێ جۆر داتامان هەبوو: داتا، ڤالیو، ئینفۆرمەیشن، نۆڵێج. ئەم داتا و ڤالیو ئینفۆرمەیشنە چییە؟ ئەمە پرۆسێسەکی ئەنالیسیزە بۆ ئەنالیسیزکردنی داتا بەکاردێ. ئێمە کە ئەمانەوێت سیستەمێک بە داتابیس بکەین، ئەم سیستەمە سێ قۆناغی هەیە. ئەم داتانێک کە داخلی ئەم سیستەماکرێ سێ قۆناغە. یەکەم جۆری داتا کە سەرەتا ئەم داتایە هەیە بە گشتی پێگوترێ نۆڵێج. داتایەکە هەمانە. دواتر هەرستین ئەم داتانە دەخینە ناو خشتە، دەخینە ناو تەیبڵ، ئەمە ئەبێتە ئینفۆرمەیشن. دواتر هەرستین
ئەم داتایانەی کە لە ناو تەیبڵایە هەرستی ناوی تەیبڵەکان ناوی تەیبڵەکە ئەنووسین وە ناوی کۆڵۆمەکان ئەمە ئەم داتایی فلان کۆڵۆمی سەر بە فلان کۆڵۆمی ئەمە سەر بە فلان ئەمە پرۆسێسێکی گۆڕینی داتای مەنیوەڵە دەستە بۆ داتای داینامیکیان بڵێن ئۆتۆماتیک ئۆتۆمەیشن واتە ئەگەر بێت و ئەمە سیستەمێک دروست بکەین ئەم سیستەمە بمانەوێ لە مەنیوەڵیەوە بیگۆڕین بۆ ئۆتۆمەیشن ئەبێ بە سێ قۆناغ تێبپەڕین بۆ نمونێمە ئەحساییەکەکەین بۆ دروستکردنی سیستەمێکی داتابیزی بۆ نمونە دائیرەیەک ئەگەر سیرکی ئەم داتە و فۆرمانەی لەوێ گەلک زۆرن ئەم داتایانە ڕۆژانە دێ بەڵام ئەم داتایانە هەمووی کلاسیفای نەکراوە هەمووی ریجرێشن نەکراوە لێک جیا نەکراتەوە پێک نەناسێنرایە دواتر ئەمانە پەیوەندیان لە نێوان دروست نەکرایە ئەمە داتایەکی ئینفۆرمێشنە بەڵام ئەگەر بێت و ئێمە بمانەوێت دائیرەیەک یان ڕێکخراوێک دروست بکەین بەڵ داتاکە ڤالیوەکان نرخەکان هەنە بەڵام ئێمە هێشتانێکە ڕێکمان نەیەخستون لە ناو تەیبڵە ئەو کاتەمە پێگوترێن نۆڵێج واتە سەرەتای لە بیدایەوە کە دەست بە ئیشەکەکەین ئەمە پێگوترێن نۆڵێج دواتر کە دەخینە ناو تەیبڵێک ئەمە پێگوترێن ئینفۆرمێشن کە دەیخینە ناو تەیبڵێک کە ڕۆ کۆڵۆمی هەیە ناوی تەیبڵەکە هەیە ئەمە پێگوترێ داتا ئەگەر بینە سەر لێرانە سێر شێ بکەین ببینیم جیاوازی information data knowledge باشە چینە سەر وێنەکان ئەمە یەکێک لە فیوچەرەکانیتی ستراکچەری زۆرن knowledge the traffic light I am drive to باشە knowledge وەکو traffic light هینایتەوە information such vehicle traffic that on core of light informationەکان وەکو traffic light هینایتەوە بۆ نمونێمە گڵۆپمان هەیە سۆرسین کە ئەزانین ئەم گڵۆپە سۆرە ئەمە شینە ئایا عەفو ئەمە زەردە ئەمە سوورە ئەمە کەسکە ئەو وەکو سێ گڵۆپیان بەڵام نازانین ئەم گڵۆپانە چین تەنها زانین گڵۆپە داتا وەکو بۆ منە ڕەنجی ڕید ئەمە ژمارەیەک تەیە ئەمە چی ئەمە ڕیدە لە ناو ڕۆی داتا لە ناو ڕۆیە باشە ئینفۆرمێشن مینینگە knowledge کۆنتێکستە واتە تێکستێکی ئاساییە ئۆکەی لێرانە ئەمە زنجیرێکە کە هێرهێری کاڵەکەی بەم شێوەیە knowledge ئەبیتە ئینفۆرمێشن ئەبیتە داتا زۆرجا ئەم knowledgeە کە بۆ ئینفۆرمێشن بۆ داتا زۆر زاگەڕێتەوە ئەبیتەوە داتا بەم شێوەیە ستراکچەرەکان کردووە لێرە زۆر باس کراوە دائما هەندە قوڵ نەبینەوە ئەگەر ڤیدیۆیەک هەبێ ڤیدیۆیەک ببینین کە ئەنیمەیشن بێ ئەم ئەنیمەیشنە ببینین okay for data and to information ئەمە data باشە سەید کە ئەمە ڤالیوەکە ئەوە کۆڵەکشنی داتای کرد ئەمە کۆی کردەوە ئەمە داتاکەی نووسین ئەمە ئەرێ ئۆبجێکتەکەی ئەوەیە کەلەرەکەی ئەوەیە ویزەکەی ئەوەیە هایەکەی ئەوەیە های ویزەکەشی ئەوێ باشە وایت ئەوە metadata fields ئەمە metadataکەیە ئەوە فیلدی metadataە ئەوەش metadataە
دواتە داتا ستۆرێج ئەم داتایی کە نووسراوە لە ناو شوێنێک هەڵەگرێ ئەمە خەزم بوو. What is a YOLO and information retrieval. ئەمە باسی داتایەک بوو این کە سەرەتا ئینفۆرمێشن بوو کە کردیە داتاکە بە شێوەیەک بۆ داتا یان نۆڵەج مانجمنت ئەنیمێشن لە ئەنیمێشنەکان بوو ئەنیمێشنی بەم ئەنیمێشنش ببینین کە زیاتر جیاوازی داتا ئینفۆرمێشن جیاوازی داتا ئینفۆرمێشنەکە. So it is a data. Data is a raw information that need to be processed. Data can be simple. What is the information? When data is but in order to in order to get all this data, process given a context so that data ka information context so to make is useful is a seal information the now khan le now seal it and then okay there are many هنا no we are ready to play come la data è come la data è information ئەوە دێتە ئەم دێتایانە جیاکراینەوە بەڵام ئەوە هەمووی کۆکرێتەوە لە ناوی ئەمە جیاوازی نێوان دێتا و knowledge و information سەی کە لێرانە چییە؟ information کەسێک هاتووە زانیاریە دات باتەرە knowledge generation باشە ئەمە knowledgeەکەیە کەسێک داتایەکیدا دواترم داتایە بۆ knowledge information بات لە information خەزمی داتا بەزی بوویتە داتا تا ئەگزامپلی زۆر هەیە لە ئینتەرنێت ئەتوانن سەیریکەن کە چۆن جیاوازی نێوان knowledge و data و information لێرە SQL چییە؟ SQL زمانێکی کویری لانگویجە باشە کویری لانگویجی ئۆکەی زمانێکی کویری لانگویجە کە ئەتوانی مانیپولیشن و کریێت وە سەلێکتی داتای بکە SQL ئەتوانی چی بکە SQL ئەتوانی داتایەک تەیبڵێک دروستکە ئۆکەی و ئەتوانی داتابەیزێک دروستکە کە ستۆرێج باشە ستۆرێجە ئەو تەیبڵە دێتە ناو ئێرانە دواتر ئەتوانی داتا باشە داتا بنێریتە ناو تەیبڵ دواتر ئەتوانی داتا ڕەشکاتەوە ئەتوانی داتا بگۆڕی و ئەشتوانی چی بکە ئەشتوانی دەستکاری تەیبڵ بکە تەیبڵەکە دەستکاری تەیبڵەکە بکە و کۆڵۆمەکان ناوی کۆڵۆمەکان بگۆڕێ و خودی تەیبڵەکە هەمووی ڕەشکاتەوە تەیبڵێکی تر ئیزافە بکە ئەوە SQL ئەو شتانە ئەتوانێ و ئەتوانێ خودی ستۆرێجەکە کە داتابەیزەکەیە ئەو شوێنی کە تەیبڵەکانی تێدایە ڕەشکاتەوە دەستکاری بکە و داتابەیزێکی نوێ دروست بکە ئەمە SQL ئەم شتانە ئەتوانێت دواتر ئەتوانێت پێرمیشن بداتە یوزەر ئەکاونت یوزەری دروستکە
بتوانێت ئەم یوزەرە داخلی چ داتابیزێک بێ داخلی چ تەیبڵێک بێ و داخلی چ کۆڵۆمێک چ داتایە پێرمیشنەکان هەمووی ببینێ و بتوانێت بۆ منە ڕێگە پێبدا بە یوزەرێک ئەمە ببینێ و ڕێگە پێنەدا شتێکی تر ببینێ ئەمە SQL هەموو ئەمانە ئەتوانێت بیکە ئەمە وەکو SQL داتابیز زانیمان داتابیز بریتە لە is a collection of the data کۆکردنەوەی داتا ستۆرێجکردنی داتایە تەیبڵ زانیمان ئەمە تەیبڵە ڕۆ کۆڵۆمی هەیە ئەمە پێگوترێ کۆڵۆم کۆڵۆمی یەک کۆڵۆمی دوو ئەمە پێگوترێ ڕۆی یەک ڕۆی دوو ئەمە کۆڵۆمی یەک ڕۆی یەک کۆڵۆمی دوو ڕۆی یەک ڕۆی دوو کۆڵۆمی یەک ڕۆی دوو کۆڵۆمی دوو ئەمە ڕۆ کۆڵۆمەکان بەگشتی بەم شێوە ئەم جارە ئەم بەرنامەی ئێمە بەکاری بینین SQL Server 2014 کۆنێکشنەکە ئەمە کۆنێکشن بۆ وەنگۆ SQL is standard language query ستانداردەکەی کوێری لانگویجە ئۆکەی ئەمە کوێری چیە ئەو شوێنەیە ئێمە کۆدی SQL لێ ئەنووسین ئەتوانی ئەم کۆدەی ئێمە ئەکسکویتکا و فرمانەکەی فرمانی ئێمە کە بۆ ئەنجامدانی SQL بۆمان ڕەنکە بۆ نمونە فرمانێکە نووسین create ئۆکەی database ناوی داتابیزێک بۆ نمونە نووسم عەبدولهادی سمی کۆڵۆن لە کۆتایی ئەمە کە ئەکسکویتم کرد ئەم کۆدا ئۆکەی ئەمە ریفرێشەکەینەوە چاوەڕێکەین ئۆکەی ئۆکەی ئەگە سیرکەین عەبدولهادی دروست بوو ئەمە عەبدولهادی لێرە دروست بوو دواتر بینە ئێرانە create table-ەشی بکەین یان بۆ نمونە ئەم عەبدولهادی ڕەشکەینەوە نووسین drop database بۆ نمونە عەبدولهادی ئێستا سیرکە عەبدولهادیدا چکە ئەم داتابیزە بوونی هەیە لێرە عەبدولهادی زیاد بوو ئۆکەی ئەگەر ئەمە ڕەنکەم دەبێ عەبدولهادی لێرە ڕەش بیتەوە ئەکسکویتکەم ئۆکەی ئەمە ریفرێش بکەمەوە چاوەڕێکەم دەبێ عەبدولهادی نەمینێ ئەمە داتایکی ئەمە ئەگزامپڵێکی بەسیط بووی لەسەر دروستکردنی داتابیز و ڕەشکردنەوەی داتابیز داتابیز چییە؟ داتابیز بریتە لە کۆگایەک بۆ خەزمکردن و کۆکردنەوەی زانیاری کۆگایەک بۆ خەزمکردن و کۆکردنەوەی زانیاری ئێستانێکە ئەمە ئەنیمەیشنێک سیرکەین لە گۆگڵ ئۆکەی ببورن animation بورن storage ئەنیمەیشنێک ببینین کە چۆن داتایەک خەز نەکرێت لە ناو داتابیزە سیرکەین ئەنیمەیشنێکی تایە ئۆکەی ئەمە Hello, my name is Adam Wilbert, and I'd like to welcome you to Database Fundamentals and Inventories. Dive into your data. I'll walk and even show you data types. Server Management Studio. Okay, animation كتير أقدر هبه. زرجة ببينها إشياء ما ندى. Okay. إيش هذا المسر ده كان باشت. ئەمە یوزەرە داتا داخلەکە لەناو تێبڵەکان ئەمە ئەو شوێنە کۆگایە
کە داتاکە کە تۆ داتاکە داخل کرێت لێرانە کەڵەکە ئەبێ سەر یەک ستۆرێجە بێ ئەو ستۆرێج بوونە چۆنە هەرمە چی نییە داتاکە لە ناو داتابیس خەز نەکەین هەرمە چی نییە بەچ نەوعیکە با پێتان بڵێ ئەمە باشە کۆگایە کۆگا ئەمە داتایە باشە ئەمە داتایەک ئەمە دوو داتا ئەمە سێ داتا ئەمە چار داتا ئەمە پێنج داتا ئەمە شەش داتا داتا یەکەم دووەم سێم چارەم پێنجەم شەشەم کە بۆ ئەوەی ئێمە لە داتابیس شوێنێکی بۆ دابنین دەبێ بۆ منەمە ڕەفەن هەبی ڕەفە کو ئێمە لە کۆگاکان ئەو شوێنانی کە ئایتم شتومەکەەکانی ئەمەیتیایە هەمووی ڕەفەی لۆکرایە و لەو ڕەفانە نووسرایە بۆ منە ئەمە فلان موادە ئەمە موادی فلانە ئەوە زانیاری و کامل زانیاریەکانی تێدا لەسەر ئەم ڕەفەیە ئەمە ڕەفەشکەیە ئەمە ڕەفەشکەیە لێرە ڕەفە پێگوترێت تەیبڵ باشە تەیبڵ کەواتە ئەمە داتایە داتا ئەمە تەیبڵە ئەمە کۆگایە ئەمە ئەرین ئەمە موادەکانە ئەوە ڕەفەکانە ئەوە کۆگای ئێمەیە دەبی ئەو داتایی کە دێ بۆ نمونە ئەحمەد باشە ژمارە تەلەفۆنی 0750 تەمەنی فلان دەبێ ئەمە لە ناو ڕەفەکدا نبرێ ئەو ڕەفە سەر بەچبێ سەر بۆ نمونە ڕەفەی قوتابیەکان قوتابی زانیاری قوتابیەکان دەبێ ئەمن بێن محەممەدی لە شوێنی محەممەددانم ئەگەر ڕەفەشن هەبێ ڕەفە شوێنی خۆی هەیە لەوانێ ئەوە شوێنی بۆ نمونە ئەو موادانەبی کە تێک ناچن ئەوە شوێنی بۆ نمونە لەزگەی موادێک ئەوە شوێنی لایلۆن بی ئەوە شوێنی شتشکەبی هەموو سەر بە و موادەی وەنا لێرانش کە محەممەد دێ ئەوە محەممەد لەسەر ڕەفەکندانە باشە ئەوە ناو دواتر محەممەد ژمارەی موبایلی هەیە ژمارەی موبایلی لێرە داخلەکەم تەمەنی هەیە باشە تەمەنەکەی لێرە داخلەکەم بۆ منە 50 سارە کەواتە داتابیس کۆگایە بەڵام ئەو کۆگایە پێویستی بەڕەفەیە لۆوەی موادەکانمان تێکەڵ نەبێ بۆەوەی موادەکانمان هەمووی لێک جیا بکرێتەوە و بناسرێ ئەو ڕەفێ ئەمە چی پێ ئەرین ئەمە پێرین تەیبڵ ئەو تەیبڵە لۆوەی ئەتو کە ئەچی زانی موادی تایە وایە موادەکان شتێ بەس ئەمە نازانین ئەو موادە چیە و لە چی پێک دێ ئەوە ئێمە پێویستە ئەو تەیبڵە کۆڵۆمی هەبی ناوی کۆڵۆم باشە ناوی کۆڵۆم ئۆکەی ئەو کۆڵۆمە ناوی چە دوو کە ئێمە داتایەک لە ناو کۆگایدا ئەنین دەبی برێن بڕۆفلانە ڕەفەی ئۆکەی ڕیزبەندی چەندەمە بۆ من ئەو ڕەفەیە 100 قاتە هەرێن بڕۆ قاتی 20م لەوانەیە لە یەک تا 20 هەموو ئەوەکان هەموو ڕەفەکان پڕ ببی لەناو ئەو تەیبڵە کەواتە بەم شێوەیە پرۆسێس سەکرێ ئێمە بمانەوێت کۆگایەک بکەینە داتابیزی یاخود داتایەک لەناو کۆگا زیاد بکەین هەرەمەچی نییە لەناو داتابیس پرۆسێسی داتابیس سێشتە یەکەم کۆگا دووەم ڕەف سێەم مواد کۆگا ڕەف مواد بەم شێوێ ئێمە ئەتوانین ئەم پرۆسێسە بکەین لێرانە ئەمە لا بین ئەمە ئێگزامپڵەکە لەسەر مەنیوەڵی سیستەمەچ مەنیوەڵی ئەمە کۆگا باشە ئەمە کۆگا ئەمە ڕەفە لێرە موادەکەیە لێرە موادەشکە هەیە لێرە موادەشکە هەیە لێرە موادەکەیە لێرە موادەکەیە ئەو کۆگای ئێمەوە لە ناو SQL سێرڤەرە داتابیسە ئەوە تەیبڵەکە باشە ئەوە تەیبڵەشکەیە ئەوە تەیبڵەشکەیە ئەوە تەیبڵەشکەیە ڕەفەکان یەکسانە بە تەیبڵ باشە ڕەف یەکسانە بە تەیبڵ ڕەف ئەو ڕەفە یەکسانە بە تەیبڵ لێرانە ناو باشە هەر تەیبڵک زانیاری خۆیە باشە ژمارەی موبایل ئۆکەی تەمەن ناو باشە نرخ بەرواری بەسەر چوون باشە بەروار لێرە ناو فۆر ئەگزامپڵ دواتر بەم شێوێ ئەوە ئەو ڕەفانە کاغەزیان لێدرایە ئەوە هەر یەکە و زانیاری خۆی تێدا باش ئەمانە بەهێڵێک لێک زیاتراینەوە ئەم تەیبڵانە
ئەم کۆڵۆمان لە هەر تەیبڵێک کۆڵۆمەکان لێک جار لێرە موادێک دێ ڕقم 1 محەممەد تەمە بۆ منە ژمارەی ئەوە ئەوە کەشی ئەوێ تەمەنەکەی علی ئەوە داتاکێ ئەوە کەواتە ئەو داتای ئێمە هەمان ئەو داتای لە ناو کۆگایە بەڵام لێرە چیا لێرانە دەناو تەیبڵە ڕەف یعنی تەیبڵ کۆگا لێرە یعنی داتابیس مواد یعنی داتا سێشتمان هەیە مواد یعنی داتا ئۆکێ ڕەفە یعنی تەیبڵ ئەمە داتای لە ناو ڕەفەی دانانێ لە ناو تەیبڵ دانێن کۆگا یعنی داتابیس کەواتە ئەمە پرۆسێسی داتابیزە ئەگەر بێت و ئێمە شتێکی مەنیوەڵی بکەینە ئەنالیسیزی بکەین و پرۆسێسەکانی ئەنالیسیزی ئەنجام بدەین بکەینە داتابیزی هەمان شتە بەڵام ستراکچەر و هەیکەلەکەی جیاوازە هەمان کۆگامان پێویستە کە پێ گوترێت داتابیس ڕەفمان پێویست کە پێ گوترێت تەیبڵ و هەروەها داتامان لێرانە ئایتمەکان پێ گوترێت داتا ئۆکێ ئەمە لێرانە کۆگایەک دروست بکەین ئەمە ڕشکەینەوە ئەم کۆگایە کە پێشتر ئەگەر ڕیفرێشکەم دەبێت عەبدولهادی ڕەش کرابێتەوە لێرانە نابی هەبین ئێستا ئەمن کۆگایەک دروست دەکەم ئێمە ئەوە ئستا دەبێت عەبدولهادی ڕەش کرابێتەوە ئەم جارە عەبدولهادی ئێکسکیوتکەین ئەمە عەبدولهادی دروست بۆ ئەگەر ڕیفرێشکەین یعنی ئەمە کۆگایەکمان دروست کرد دواتر لە بۆ ئەم کۆگایە ڕەفی دروست دەکەین ڕەف پێ گوترێت تەیبڵ دواتر ئەم ڕەفانە کە دروستمان کرد و جیامان کردەوە ئەمە کۆگامان هەیە دواتر ڕەفەکان دائەنین کە ڕەفەکان هەیە دواتر دەین موادەکان داخلی ڕەفیەکەین مواد داخلکردنەکە پێ گوترێت داتا ڕەفەکان پێ گوترێت تەیبڵ کۆگاگەش پێ گوترێت داتابیس لەسەر SQL سێرڤەر ئەم بەرنامەی کە ئێمە ئیش لە ساکەین چکە ئەم دەرسە SQL سێرڤەرە دەرسەکەمان پەیوەندە بە داتابیزەوە ئەم مایکرۆسۆفت SQL سێرڤەر مانیجمنت ستۆدیۆ بەکاردێنن ئینشاڵڵا دەرسەکانی داهاتوو دەینە سەر دروستکردنی ڕەف کە پێ گوترێت تەیبڵ دواتر کە تەیبڵ و کۆگامان هەبوو کاتە ئەم کۆگای ئێمە ئامادەیە بۆ ئەوەی موادەکانی بێتە ناو کەواتە ئێمە ئەگەر کۆگایەکمان هەبی ئەگەر ئامادەی نەکەین ڕەفەکانی بۆ دانەنین جیای نەکەینەوە مانە شیتەڵی بۆ نەکەین و دەستنیشانی نەکەین ئەم ڕەفە شوێنی فلان وادە ئەمە شوێنی فلان وادە واتە ئامادە نەکراوە بۆ ئەوەی موادی بێتە ناو کەواتە ئێمەش ناتوانین ڕاستەخۆ داتا زیادکەین دەبێت کۆگایەک دروستکەین کە پێ گوترێت داتابیس دواتر ڕەفەکانی بۆ دامنێت کە پێ گوترێت تەیبڵ ئینجا بین داتا داخلکەین ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوو باسی چۆنیەتی دروستکردنی تەیبڵەکەین بە هەموو شێوەکانی لەم دەرسەدەینە کۆتایی تاوانێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ